ئێستا بەتەمان شاری سلێمان لە شاری سلێمانیا هەندێک هەشت دۆنن زەوی بە ناوی شارەوانیەوەیە بەڵام قوتابخانەی لەسەر دروست کراوە بەتەمانە قوتابخانەیە بڕوخێنرێ و بفرۆشرێ بەڵام ئێمە تا ڕادێک ڕێگریمان لێ کردووە لەبەرەوەی بەڕاستی چەند قوتابخانەیە کە بۆ نمونە قوتابخانەی گوێژێ قوتابخانەیە کە تەمەنێکی هەیە تەمەنێکی پڕبەرەکەتی ئەم هەموو گەنجی سلێمانیە لێەوە نیوەی زۆری پێگەیوە گوناح نییە بڕوخێ قوتابخانەی سەلاحەدینە گوناح نییە بڕوخێ باخچەکانە گوناح نییە باشە سلێمانیەوە قوتابخانەی زۆرەکەم قوتابخانانە بفرۆشێنەوە حەزەکەم لەسەرەوەش قسە بکەم طبعاً ئێمە زۆربەی کات خێرخوازیەت ئەڵێ من قوتابخانە دروست دەکەم ئەڵێن بڕۆ بۆ شارەوەنە ئەڵێ وەڵا زەویم نییە بۆ ئەمە دروستە بۆ ئەمە زەوینێ بەڵام تۆچی قوتابخانەکەش لەگەڵ یا ڕوخێن باشە ئەیفرۆشن یا ئەیروخن بەتەمان ئەیفرۆشن موڵکی شارەوانی و ئەیفرۆشێ و بەڵام فرۆشتنێکی چۆن بەتاڵان بردن نەک ئەو نرخەی کە تۆ دڵت ئەوێ ئەڵێ وەڵا ئەمە لێرە ئەم ناکە بە تاڵان بردنە بگرە لەوانێ پارەکە شێر نییە